زۆر سپاس بۆ بەڕێستان و پیرۆزبایی لە سەرجەم بەڕێستان وەکو میدیاکار و هەروە هەموو میدیاکاران لە کوردستانەکەم. زۆر سپاس ئەمە پیرۆزبایی لە تەواوی میدیاکارانی کوردستان و کوردستان دەکەین بۆ بۆنی ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کورتیەوە. دوتۆ سەدای پرسیارەکەم دەمێت لەوە دەست پێ بکەم. تەکنۆلۆژیا لە ئێستا تا چەندە کاریگەری لەسەر ڕۆژنامەگەری کوردی داناوە؟ بەڵێ خۆی تەکنۆلۆژیا گۆڕانکاری لە هەموو ئەو بوارە دروستەکە کە ئەو تەکنۆلۆژیایی تایبەت بۆ بەرهەمێنراوە. ئەگەر بڵین گۆڕانکاری تەکنۆلۆژیا و کاریگەری تەکنۆلۆژیا لەسەر کاری میدیا باگشتی لە جیهانە وەکو ئەوەی ئەو دیوەی کە بیبینین تەنها ئەوەیە کە لە ڕووی بەرهەمهێنانی خێرا و کواڵەتی لە بەرهەم و جوانی و سەرنجڕاکێشیایە. بەڵام بۆ پرسی ڕۆژنامەگەری کوردی و دیاردەی ڕۆژنامەگەری لە کوردستانە گۆڕانکاریەکانی تا ڕادێکی زۆر جیاوازترە. ئەوەی کە تەکنۆلۆژیا ڕۆڵی گێڕاوە لەم پرۆسەیە و شێوازێکی تری ڕۆژنامەگەری چەند شێوازێک چەند فۆرمێک دروست بووە. یەکێک لەوانە کە ڕاستە بۆ نمونە ڕۆژنامەوانی هاوڵاتی ئەمە دەمێکە هەر هەیە، بەڵام تەکنۆلۆژیا ئەم پانتایی و ڕێژە و بەشداریکردنی هاونیشتیمانیان هاوڵاتی لە بواری ڕۆژنامەگەریە لە کوردستانە زۆر زیاترە بە بەراو لەگەڵ وڵاتانی ترە کە وەکو هەستی پێەکەی. خاڵی دووهەم کە بابەتێکە پەیوەندی بە کارسازی میدیاییەوە هەیە، میدیا ئینتەرپرنۆرەوە هەیە. ئەمە کە پەیوەندی بە دوو فاکتەری ترەوەیە، فاکتەری ئازادی کارکردن، هەروەها فاکتەری وەبەرهێنان لە بواری میدیاییە کە ئەمەشە لە کوردستانە بە ڕادەیەکی زۆر گەشەی کردووە و هەستی پێکرێ و درکی پێکرێ. ئەڵبەت ئەم دەرکەوتنی ئەمانە مەرج نین کە بە شێوازێکی ئەرێنی بەردەوامی بەخۆیان بدەن و ڕنگدانەوەیەکی ئەرێنیان هەبێت لە کوردستانە لە ڕاستە. خاڵێکی کەشمان هەیە کە هاوڵاتیەکی ئاساییە کە براند بۆ خۆی ئەکا لە ڕێگەی سوشەل میدیاوە. یعنی تا ڕادەیەک تێکەڵیەک دروست بووە لە نێوانی ڕۆژنامەوانی هاوڵاتیە، هەروەها کارسازی میدیاییە و خود براندکردن کە پێوترێت سێلف براندین. هەموو ئەمانە کاریگەری چین کاریگەری تەکنۆلۆژیان لەسەر ئەمانە وەک کەناڵە تەقلیدیەکانیش کەوتونەتە بەردەم ئەم ڕکابەرایەتیە لەگەڵ ئەم سێ فۆرمە تازە میدیایی کە پێشتر نەمان بووە لە کورسانە یان تەنها ڕۆژنامەوانی هاوڵاتێکی لاوازمان هەبووە کە تەواوکەری با بڵین میدیا تەقلیدیەکان بووە. ڕۆژنامە با بڵین میدیا تەقلیدیەکان و کەناڵە تەلەڤیزیۆنەکان ئەمانیش بۆ خۆیان جۆرێک لەم فۆرمانە پەیڕەو ئەکەن لە پاڵ ئەوەی کە خۆیان میدیایەکی تەقلیدی لە ڕاستیە. هەموو ئەمانە کاریگەری تەکنۆلۆژیایە لەسەر فۆرمی کارکردنی ڕۆژنامەگەری کە لە کوردستانە بدێت. کاتە دکتۆر بۆچی لە ئێستادا میدیا بۆ ئاستا گەیشتووە کە بکرێتە ژێر کاریگەری ئەو میدیا بچووک یاخود ئەو پێیج و سایت و ئەو ڕۆژنامە کارسازانێک وەکو بەڕێز باس لێوە کرد. بۆچی میدیا نەیتوانی مەهامی خۆی پارێزە؟ بۆچی میدیا نەیتوانێت و پێکە بەهێزی هەبێت کە ئەوام بکەونە ژێر کاریگەری ئەوە؟ پرسیارێکی زۆر دروستە. کاتێک کە تۆ میدیایەکی تر دروستە بێ، ئەم فۆرمە میدیانێ باسمان کرد بە تایبەتی کارسازی میدیایی لە زیاد لە پێویست کە دروست بووە وەکاری سەرەکی بۆ گەڕێتەوە کە پەیوەندی بە سیستەمی سیاسی هەیە. یعنی ئێمە لە کوردستانە بەر لەوەی کە ئێمە بین باس لە ڕخنە لەو سێ فۆرمایی کە بگرین کە ئەم فۆرمانە کە بە شێوازێکی ناتەندروست هەڵ تۆقیون و کاریگەری خراپیان هەیە، ئێمە میدیا تەقلیدیەکە بۆ خۆشی کێشێکی سەرەکی هەیە بە حکمی چی سیستەمی سیاسیەوە. ئەو وڵاتانەیەکەوە خاوەنی دەوڵەتن و خاوەنی ئستقراری سیاسی تەواویان هەیە، میدیایەکی دەوڵەتیان هەیە. ئەم میدیا دەوڵەتیە گزارش لە هەموو بیر و بۆچوونەکانەکە و ململانی سیاسیەکانەکە و با بڵین بە تایبەتی کاتێک ئازادی و دیموکراسی بە ڕادەیەکی هێندەوە هەیە تا ڕادەیەکی زۆر دەنگی ناڕەزایی لەناو ئەم میدیایە ڕەنگەداتەوە دەرئەکەوێ. بڵێ دەنگی تەمان هەموو پارتێکی سیاسی، هەموو تیارێکی سیاسی، هەموومانە کۆمەڵگەن و هەموو ئەمانە لەناو میدیای دەوڵەتە ئەشیەی ڕنگ دەنەوە بە تایبەتی لە وڵاتانی کە بەڵێن دیموکراسی. بەڵام لە ئەزمموی میدیا لە کوردستانە لە دوای ڕاپەڕینەوە پێش ڕاپەڕین میدیایەکی شۆڕژگێڕانەمانە بووە، میدیایەکی بەرگری مقاومەمانە بووە. لە دوای 91ەوە ئێمە میدیایەکمانەیە میدیایەکی حزبیە، ناڵین تەنها حزبیەکی تەواو حزبیە، بۆ نمونە بەشێک لە ئەرکی میدیایەکی نیشتیمانی جێبەجێ ئەەکەن، ینی تەنها کاریان با بڵێن کاری هەڵمەتی هەڵبژاردن و هەروەها دیعایی سیاسی نییە. بۆ نمونە ئەگەر من بڵێم کەناڵی کورسات کەناڵێکە، ینی کۆمەڵی پرۆگرامی ئەم پرۆگرامانە دوورن لە کاری حزبیەوە، ینی فۆکەسێکی باش لەسەر کولتورەکە. بەڵام کۆی کەناڵەکان بە هەموو کەناڵەکانەوە لەبەرەوەی کە تەمویلی ئەمانە تەمویلی حزبین و حزبیش کێشەیەکی هەیە دائیمەن. ئەگەر کەناڵی حزبیەکی لە کێشە سەرەکیەکانی چییە؟ ئەوەیە کە کۆمەلگا تووشی پەرتەکە، کۆمەلگا نەکوە پەرتەکە. من بەسمانەوەیە
احتیماماتی خەڵکی گرنگی خەڵکی بەهۆی باگراوندی سیاسی خەڵکەکەەوە خەڵکەکە دابش ئەبن پۆلۆڕایز دەبن بەسەر کەناڵە حیزبیەکانە واتە کەناڵێک دروست نابێت کە کەناڵێک بێت کە بۆ هەموو خەڵک بێ و هەموو خەڵکیش ببێتە جێی گرنگی لە ئەزمموی حزبی ئەمە دروستە بێت لە هەر وڵاتێکی کاگەن لە کوردستانیشانە بێت واتە ئێمە هەنگاوێکمانەیە کەناڵەکانمان زۆرن کە کەناڵە تەقلیدیەکان چە بۆنمە کەناڵی سیاسی زیاد لە چەند کەناڵێکی سیاسیمانەیە لە بەرامبەرە کەناڵێکمانە بۆ منە کەناڵێکی بەسەنا کولتوری بێ و کۆ پارێزگاری لە بەهای گشتی بکە یان با بڵێن کەناڵێکی وەرزشی و ئەمانە هەبێ کە هەموو جۆرەکانی وەرزش لە هەموو کوردستانە گرنگی پێبا بە جیاوازی خاوەندارەتی یانە وەرزشیەکان ئێمە ئەممانە نییە یعنی بە کورتەکەی ڕێژەیەکی زۆری میدیامانەیە بەهۆی تەمویلکردنی جیاوازی ئەم میدیانەوە بەهۆی دابشبوونی ئایدۆلۆژیای سیاسی خەڵکی بۆیە پەرشوبڵاوی دروست بووە لە ئەنجامیان پەرشوبڵاویە ئاساییە میدیایەکی کەش بێتە کایەوە ڕێژەیەکی کەم لە وەرگر و بینەر بۆ خۆی دروستکە ئەو میدیا تەقلیدیانە کە لە ئێستادا دروست بوونە کاریگەریان چەندێکە بوونیان لە کۆمەلگەدا پێویستە یاخۆ زیانەکان و سوودەکانی کامیان زیاتر مەبەست پێم وابێ میدیات ئەو میدیا فۆرمە تازانەیە ینی بەتایبەتی ئەگەر ئێمە بین باس لە یەکێک لە میدیاکان کە میدیای کارسازی میدیایی میدیا ئینتەرپرنیۆر ئەوەی کە بە وێب تیڤیەکان ناو ئەبرێنیان ئەو میدیانەی کە پیجێکن و ئەمانە ڕاستەخۆ بەرنمەیان نییە با بڵین تەنها بۆ نە ڤیددیوەک بەرهەمێنن و جارنەجارێک ئەم ڤیددیوە پەخشەکەن و ڤیددیوەکانیان بۆی کە بینەر بزانێەوە بەستی ئەمە چیەکە بە زاراوەی کارسازی میدیای باسەکەن ڕەنگەم بۆ ئاسایی نەبێت بۆ خەڵکی تێبگا ئەو میدیانەیە کە نامێناوی هیچ کامێک لەمانە بێرم کە ڤیددیوەیەکی چەند دقەی دروستەکەن ئەم ڤیددیویانە ڕەنگە لە ڕۆژێکا دوو ڤیددیوە بیان سێ ڤیددیوە بێ یان هەندێک جارەیە لە بۆنەیەکە لە شوێنێکە لایڤ ئەکەنەوە ئەمانە خراپەکان لە چیایە یەکەم ئەمانە زۆربەیان پرۆفشنڵ نین واتە پیشەگەر نین و شارەزاییان نییە لە بواری میدیایە تاک هەیە کە خۆیان ڕۆژنامەنووسی تەقلیدی بوونە پەیامنێر بوونە یان پێشکەشکار بوونە ئێستاکە بۆ خۆی چۆ پێیجێکی داناوە بەڵام ئەوەی کە وێنە گشتیەکەیە زۆربەی ئەو میدیانە میدیایەکی پرۆفشنڵی کە میدیایەک پرۆفشنڵ نەبوو زۆر خەتەرە کە تۆ مامەڵە بە چیوەکەی مامەڵە بە زانیاریەوەکەی مامەڵە بە هەواڵەوەکەی مامەڵە بە وشیاریەوەکەی مامەڵە بە بابەتێکەوەکەی ئەم بابەتانە پێویستیان بۆیە کە خەڵکێکی زۆر پسپۆر جگە لە پێشکەشکارەکان لە ناو میدیایە خەڵکێکی پسپۆر هەیە کە بەرنمەیان بۆ ئامادە ئەکا و ئاراستەیان ئەکا و پلاندا ئەڕێژێتەوە بەڵام کە میدیایەک تەنها دوو کەسیان سێ کەس بیباتە ڕێوە ئەمە اینجا قسە لە سەر هەموو بابەتێکن باس لە سەرتەندروستی ئەەکەن وەرزشی ئەەکەن کولتوری ئەەکەن سیاسی ئەەکەن هەموو بابەتێکن یعنی ئەمە بەڕاستی دیاردەیەکی زۆر خراپەوە لە کورسانە دروست بووە دکتۆر بێنە سەر لایەن تەکنۆلۆژیەکە ڕۆژنامەگەری تەکنۆلۆژی لە ئێستادا ئەمە خزمەت بە ڕۆژنامەنووسان دەکات ئایا ئەمە باشە لە ئێستادا ڕۆژنامەنووسان دەتوانن زیاتر دەنگی خۆیان بگێرن یاخۆ بەشێوازێک لە شێوازەکان ئازادی ڕۆژنامەگەری لە ئێستادا بۆی تەکنۆلۆژیاوە چۆنە لە یەک ڕوویەکەوە ئەم کارسازی میدیایە ئەتوانین بەستینەوە بە پرسی ئازادی ڕۆژنامەگەریەوە یعنی ئەگەر بڵێن ئێمە وتمان میدیای ئێمە میدیایەکی سیاسیە میدیایەکی حزبیە بەشی زۆری میدیای حزبی کارمەندی میدیای یان میدیا کارتیایە کارمەندە واتە حزبیەکە چۆن مەسەلەن حزب کۆمەڵی ئۆرگانی هەیە میدیاش یەکێکە لە ئۆرگانە حزبیەکە هەموو کارمەندەکان حزبین لە ڕاستیە بۆیە میدیاکار بەپێی ئاڕاستەی با بڵین سیاسیەک ئەجوڵێتەوە بەس لە میدیای کارسازیە ئەمە نییە لە ڕاستیە کەسێکە بەهۆی پانتایی ئازادی لە کوردستانە و بەهۆی ئەو تەکنۆلۆژیایی کە یارمەتی داوە تەنها لە ڕێگەی مۆبایلێکەوە ئەکاونتێک دائەنە و ئەتوانێت دیدار لەگەڵ کەسێکا بکە و مۆنتاژی بکە هەر لە ناو مۆبایلەکە و بڵاوی ئەکاتەوە ڤیوەیەکی باشی ئەبێ لە بەروی کە وتمان بینەر بۆ خۆی میدیایەکی زۆر بەهێز نییە لە دەوری خۆی کۆی کردی بێتەوە پارتەوازە بووە بۆیە بەشێکیان نەچن بەرەو ئەم جۆرە میدیایە ئەم کەسانە لە ڕووی ئازادیەوە باس لەوە بکەیتەوە خاڵێکی جەوهریە لە ڕاستیە کە ڕاست ئەمانە ڤیوەریان هەیە و ئێستا مامەڵەیەک دروست بووە پێشووتر وتمان میدیاکار کارمەندێک بوو لە لای سیاسیەک بەڵام ئێستا ئەم کەسانی کە خاوەن ئەم جۆرە میدیا بچووکانن نەخێر مامەڵە لەگەڵ سیاسیەکانە ئەکەن بە تایبەتی لەبەر ئەوەی کە سەقامگیری سیاسی نییە چ لە ناو پارتە سیاسیەکانە بەو هەلومەرجەی کە لە کورسان هەیە چ لە ناو خودی پارتێکی سیاسی باڵباڵێن ئەوانە هەیە و ئەمانە پێویستیان بۆیە کە
ڕوبەڕووی ڕکابەرەکانیان ببنەوە با بڵێن لە بەرامبەر حزبی جیاواز یاخود لە بەرامبەر باڵێکی جیاوازی لەناو حزبەکەیە و ئەمە میدیا تەقلیدیەکان نایەن ئەم کاریانە بۆ بکەن پەنا بنە بەرکێ بەرە ئەم میدیا کارسازانەی کە هەیە لە بەرامبەر پارەیە و ئەمان وایان لێ هاتووە مامەڵە لەگەڵ کەسێکی سیاسیە ئەکەن و خراپترین دیاردە ئەوەیە بۆ دووشت ئەگەڕێتوانی وەتە ناوەڕۆکیان توانین تەصنیفی کەین لایانی کەم بەسەر دووشتی خراپە ئەگەر شتی باشیان هەیە یەکەمیان پیاهەڵدانی کەسێک کە شایانی ئەو پیاهەڵدانە نییە کە بە شێوازێکی زۆر زیاد لەوەی کە پێویستە زیاد لەوەی کە مستحقە گەورە ئەکرێت ئیتر ئەمە هەنێجار سیاسیە بازرگانە هونەرمەندە کەسێکە لە بەرامبەرەوە پارە برە بە کەسێک ئەتکات بە سوپەرمان لە ڕاستیە پێچوانەکەشی هەر ڕاستە بانی بۆ نمونە کە ڕقی لە کەسی بەرامبەرە ئەمە ناشە لە میدایکی تەقلیدیە ئەم کارێ بۆ بکات چکە کارمەندەکە لەسەر پۆڵسی ئەم مؤسسەیە کارەکە بەڵام ئەم میدیا بچووکانی کە باسمان لێوە کرد لە بەرامبەر پارەیە ئاساییە پەلاماری کەسێک باو لە کەسێک باو و فۆکەس لەسەر لانی کەم بۆ نمونە فۆکەس لەسەر بەشێکی خراپی ژیانی ئەم کەسە ئەکا هەموو لایەنە باشەکانی لادا وێنەیەکی خراپی ئەم کەسەت بۆ دروستەکە. دکتۆر بەگوێری ئەو کۆمنتانەی کە بەرز لەسەر ئەم ڕۆژنامەگەری هەت بوو باس لە زیانەکان و سوودەکانیشی کۆتە ناتوانین بڵین بە تەنیا ڕۆژنامەی تەکنۆلۆژی زیانی هەیە خو سوودیە چکە هەردووکی تێهەڵکێش بۆشە لە شوازەکان سوود و زیانیشی هەیە خوێنەی بەرزت بۆ داهاتووی ڕۆژنامەگەری چییە؟ لە ڕاستیە ینی ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ڕۆژنامەوەنی چاپەمەنی بە کورتەکەی زۆر لە کەسبوون و لاوازبوون و تا ڕادەیەک لە تەواو کۆتاییاتوە ئێستاکە چاڵنجی سەرەکی تەلەڤیزیۆنە کە تەلەڤیزیۆن میدیایەکی زۆر گرنگە بەرەو ئەوە ئەڕوا ئەمەش لاواز ببێ لەژێر کاریگەری ئەو میدیا بچووکانی کە باسمان لێوە کردووە تەکنەلۆژیا ئەتوانێت کە ڕۆڵ بگێڕێت لە بەرهەمێنانی ناوەڕۆکێکی میدیایی سەرنجڕاکێشی گرنگ لە ڕاستیە بەڵام ئەم تەکنەلۆژیایی کە لەلایەن ئەم میدیا کارسازانەوە دروست ئەکرێ ڕۆژ بە ڕۆژ ئەمان ڕێژەی بینەرەکانیان بەکاربەرەکانیان زۆر لە فراوان بوونایە و تەسەورەکەم لە ئایندا دیاردەیەکی تر دروست ئەبێت ینی بەڕێوەیە ئەگەر بێت و ئەکاونتی بانقی تاکەکان هەیەیان بێت ئێمە میدیایەکی ترمان بۆ دروستە بێ میدیای سبسکرایبمان بۆ دروستە بێ واتە ئەم کەسانێکەوە ئێستا لە هەنگاوی تازەیە کە خۆیان ئەژێنن لەسەر پیاهەڵدانی کەسەکان یاخود لەگەڵ ڕێزمات تێ هەڵدانی کەسەکان واتە لەسەر دوو ئاراستەکارەکەن بە کەسێکە هەڵدا یان بۆم تێ هەڵدا لەسەر ئەمە پاریان دەستەکەی بتوان خۆیان برن ڕێوە وامانە بەشی زۆریان لە ڕاستیە پرۆفیشنڵ نین و بەداخەوە کەسانی کاریان بۆکەن ینی من لە بۆ نمونە بۆ توێژینەوە کە گفتوگۆم لەگەڵ خاوەنی هەندێک لە میدیانە کردووە ڕۆژنامەوانی وا هەیە ینی مادام کارە ناوی ناچار بنین بە ڕۆژنامەوان لە ڕاستیە ڕەنگە لە بەرامبەر $100 $200 هەموو مانگەکە کارکە ئەمە خۆی لەخوای پێوتر بێکاری ئەگەر بڵێن بێکاری کێ بێکاری میدیایی واتە میدیای بێکاریش دروست بووە و ئەم میدیا بێکاریە با بڵێن بەرهەمت بۆ وێنێ ئەی خاتە ناو کۆمەلگاوە ئەوەی کە بگەڕێنەوە بۆ سەر خاڵی تر کە میدیای سابسکرایب تەسەورەکەم وردە بەرەو دروستبوون بچێت لە کۆمەلگای ئێمەیە ئەگەر هەموو کەسێک کارتی بانقی هەبێ ئەمانە دیێن بەرهەمێکی بچووکی سەرنجڕاکێش دروستەکەن ڕەنگە لە بەرامبەر چەند سنتێکە بیفرۆشن واتە تۆ بۆت هەیە سێری ئەمە بکەی بەڵام لە بەرامبەر با بڵێ بم دینارە چاپە ئەم دیناری عێراقی خۆمانە بڵێ بۆ منە لە بەرامبەر دە دینارە ئەتوانی بیکەیتەوە ینی ئەم کەسە زۆر بەلایەوە ئاساییە تا ئێوارە ڕۆژێک کاڵێ با من 250 دینار خەرجکەم بۆ بینینی چە بەرەمێک من تەسەورەکەم ئەمە لە ساڵانی داهاتووە کاتەبێ بە برات کاری ڕۆژنامەگەری ئەبێتە کڕی واتە بینەر لە بەبالاش بینین و بەکارهێنانەوە ئەبێتە کەسێکی پارەدەر بۆ کڕین وای لێ دێت واتان بەشێکی زۆری ناوەڕۆکەکان ڕاستەوخۆ لە لای خەڵکەوە بکردرێن ئەگەر بێت و میدیا تەقلیدیەکان بتوانن گۆڕانکاری لە خۆیانە بکەن ئەو ناوەڕۆکە میدیایی کە پێویستە و گرنگە بۆ کۆمەلگا ئەکرێ ڕادەی خراپی ئەم جۆرە میدیا کارسازی یاخود کارسازی میدیامان بۆ کەمکەنەوە ئەمەش بۆ ئومێدین کە ڕۆژنامەگەری ئەو مەهامی کە هەیەی لە دەستی نەدات و بەردەوام بێ سەر ڕێچکەی خۆی سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد حەمەغەریب مامۆستای زانکۆ توێژەری بای ڕاگەاندن سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت.